ئەم دوو تابلێتی لە بەردەستەکانی منە نوێترین تابلێتی کۆمپانیای بلاک ڤیوە کە یەکێکیان تاپ 7 وایفایە و ئەوەی تریشیان تاپ 11 وایفایە. بێگومان ئەم دوو تابلێتە لە ڕووی نرخەوە نرخیان هەرزانە و تایبەت دروستکرا بۆ کەسانی نانەوێت پارەیەکی زۆر بە تابلێت بدەن و هەروەها لە ڕووی تایبەتمەندیشەوە تایبەتمەندی زۆر باشیان هەیە. وەرن با پێداچنەوە بەو دوو تابلێتە بکەین و بزانین نرخیان چۆنە و تایبەتمەندیان چۆنە. ئینترۆ دەبینین و دواتریش دەگەڕێنەوە لاتان. ئەمەی بینیتان لە کارتۆن دەرهێنانی تاپ 7 وایفای بوو کە تابلێتێکی تایبەتە بە کۆمپانیای بلاک ڤیو. سڵاوی خوای گەورەتان لێبێ. من مەنسوڵ باسم لە تێک پلەسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بێ خۆشەویست لە ڤیدیۆیەکی نوێ پێداچنەوەیەکی نوێ لەگەڵتانی. پێشەوەی بچینە سەر ڤیدیۆکە و پێشەوەی بچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی تابلێتەکە. تکایە سبسکرایبی چەناڵەکەمان بکە و لایک و شەیری ڤیدیۆکانمان بکە و زەنگوڵەکەش چالاکە بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئاگەنامە چەناڵەکەمان بێ خۆشەویست بگات. تاپ 7 وایفای تابێکە کە کۆمپانیای بلاک ڤیو ئەوەی جێگەی خۆشحاڵیە. کۆمپانیای BCI بریکاری فەرمی بەرهەمەکانی بلاک ڤیوە بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان کە هیچ بەرهەمێکی بلاک ڤیو مەکڕن ئەگەر ستیکەری کۆمپانیای BCI لەسەر بەرهەمەکە نەبوو. و هەروەها کۆمپانیای BCI کۆمەڵێک گرنتی لەگەڵ ئەم تابەداوە کە پێویستە ئاماژەی پێ بدەین پێش ئەوەی بچینە سەر ڤیدیۆکەمان. تابەکەمان خۆشحاڵانە گرنتی 1 ساڵی هەیە و دەتوانانی لە ماوەی ئەو ساڵە هەر کێشەیەک هەبێ. ئەوە خۆشبەختانە کۆمپانیای BCI بە زووترین کات بۆ چارەسەر دەکەن و هەروەها تاپ 7 وایفای لە 100 ڕۆژی یەکەمی کڕین ئەگەر تابەکەت کڕی و ڕۆنمای تابەکەت لێشکا ئەوە ڕۆنمای تابەکەت بە خۆڕایی بۆ دەگۆڕن و لەگەڵ ئەمەشدا لە 14 ڕۆژی یەکەمی کڕین ئەگەر هەر کێشەیەکی هەبوو تابلێتەکە یاخود تابەکە ئەوە بە خۆشحاڵیەوە لە 14 ڕۆژی یەکەم ڕاستەوخۆ تابلێتەکەت بۆ دەگۆڕن بە تابلێتێکی نوێ و تابلێتێکی نوێ دەدەنێ. و جگە لەمانە لە نێو کارتۆنی ئەم تابلێتە کەڤەرێکی پارێزگاری لەگەڵدا کە ئەمە پێشتر لە هیچ براندێکی تر نەبووە. خۆشبەختانە بلاک ڤیو کەڤەرێکی پارێزگاری لە نێو کارتۆنی تابلێتەکەدانەوە و هەروەها پارێزەرێکی ڕوونماشی لەگەڵا کە ئەمەش جێگەی دەستخۆشیە. دەتوانین بڵێن ئافرین بۆ کۆمپانیای بلاک ڤیو کە ڕەچاوی ئەوت کردووە کە کەڤەر و هەروەها پارێزەرێکی ڕوونماش لە نێو کارتۆنی تابلێتەکە دابنێت. تابلێتەکە ئێستا لە بەردەستی ئێمەیە ئەگەر کارتۆنەکەی ئێمە لێرە دابنین. تابلێتێکی زۆر جوانە لە ڕووی دیزاینەوە و هەروەها ئەگەر بینە سەرباسی لاکانی لە بەشی لای ڕاستی تابلێتەکەمان دوگمێڵکردن و کوژانەوەی تابلێتەکەمانەیە و هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگمانەیەوە. لەم شوێنش کە دەکەوێتە لای ڕاستی تابلێتەکەمان دەرچەی ئەویەکسمان هەیە بە هێدفۆن جاک ناسراوە و هەروەها لە بەشی سەرەوەشماندا دەرچەی میمۆری کارتمان هەیە کە دەتوانی میمۆری تابلێتەکە تاکو 1 تێرابایت پشتگیری لێ دەکات و دەتوانی زیاد بکەیت و هەروەها دەرچەی بارگایەکردنەوەی تایپسیمان هەیە و هەروەها مایکێکیشمان هەیە. لە بەشی لاچەپی تابلێتەکەمان سپیکەرێک بوونی هەیە و لە بەشی خوارەوەشدا هیچ دەرچەیەک بوونی نییە و ئەوەی جێگەی خۆشحاڵیە تابلێتەکەمان لە ڕووی ئەستودیەوە 9.9 ملیمە و لە ڕووی چێشەوە 520.5 گرام یاخود بڵێن 520 گرام و نیوە و تابلێتەکەمان خاوەنداریەتی لە ڕوونمایەکی فلات دەکات. زۆربەی تابلێتەکان ڕوونمایان فلاتەوە و ڕوونمای چەماوە دەتوانین بڵێن بوونی نییە و هەروەها لە بەشی لای ڕاستی تابلێتەکەمان کە دەکەوێتە ناوەڕاستی ڕوونماکەمان کامێرایەکی سەلفیمان هەیە. لە ڕووی سپیکەرەوە تابلێتەکەمان خاوەندارەتی لە سپیکەرێک دەکات بە تایبەتمەندی سمارتکەی کە ئەمەش وا دەکات دەنگێکی خۆشی بێت و دوور بێت لە ژاوەژاو و هەروەها پشتگیری لە کۆمەڵە خزمەتگوزاری تر دەکات. وەرن بە ئاماژەیان پێ بدەین و پشتگیری لە خزمەتگوزاریەکانی گوگل دەکات و هەروەها پشتگیری لە خزمەتگوزاریەکانی نێتفلیکس و پرایم ڤیدیۆ و هولو دەکات بە ڕوونی فول HD. لە ڕووی ڕوونماوە تابلێتەکەمان خاوەندارەتی لە ڕوونمایەکی 10.1 ئینچ دەکات لە جۆری IPS LCD بە ڕوونی HD+ کە 179 لە بەش پێشەوەدا ڕوونمایەتی و تایبەتمەندیی تریشەیە کە ڕوونمایەکەی پشتگیری لێ دەکات کە HDS IP کە ئەمەش وا دەکات ڕوونمایەکەی ڕوونمایەکی ناوازە بێت لە کاتی بەکارهێنان و لە ڕووی ڕوونماشەوە کۆمەڵێک تایبەتمەندی تر هەن کە پێویستە ئاماژەیان پێدەین کە ئەوانش ئەوەنە کە ڕوونماکەی دەتوانی بکەیت بە دوو بەشەوە و لە یەک کاتدا دوو کردداری جیاوازی پێ ئەنجام بدەیت کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگە کە لە تابلێتەکاندا هەبێت و هەروەها ڕوونماکەمان پشتگیری لە 3 دۆخی ناوازە دەکات کە ئەوانش دۆخی ڕیدینگ مۆد و هەروەها دۆخی دارک مۆد و هەروەها دۆخی لایت مۆدە کە ئەمە
دۆخانەش بۆ کاتانە گرنگە کە بەکاری دێن بۆ خوێندنەوەیان بۆ کردداری تری پێ ئەنجام دەدەیت و هەروە لە ڕووی چارەسەرکردەوە تابلێتەکەمان خاوەندارەتی لە چارەسەرکەری ڕۆک چیپ دەکات کە 3562 بە خێرایی 2 گیگاهرتز و یەکەی ڕخێری گرافیکەکەشی مالیجی 52 و هەروە لە ڕووی ڕامەوە خاوەندارەتی لە ڕامێکی 3 گیگابایت دەکات لە زۆری LPDDR3 و هەروە دەتوانانی ڕامەکەشی لە ڕێگەی سۆفتوێرەوە 3 گیگابایت ڕامی تر زیاد کرد بەمەش دەبێتە 6 گیگابایت ڕام و لە ڕووی بیرگەوە خاوەندارەتی لە بیرگەیەک دەکات بە قەبارەی 64 گیگابایت و هەروە پشتگیری لە بیرگەی دەرەچیش دەکات کە دەتوانێت بیرگەی دەرەچیشی بۆ زیاد بکەیت تاکو 1 تێرابایت پشتگیری لێ دەکات و هەروە پشتگیری لە وایفایەوەی شەشەم دەکات و جگە لەمانەش تابلێتەکەمان خاوەندارێت لە پاتریچ قەبارە گەورە دەکات بە قەبارە 6580 ملی ئەمپێر کە بەتوانای بارگایبوونەوەی دەوات و هەروە دەتوانانی بۆ ماوەی 20 کاتژمێر ئەوە میوزیکی پێ لێ بدەیت و بەکاری بێنیت و هەروە 5 کاتژمێر بۆ لێدانی ڤیدیۆ و هەروە 4 کاتژمێر یاری پێ بگەیت و جگە لەمانش دەتوانانی بۆ ماوەی 30 ڕۆژ بە شێوەی ستاندبای بەکاری بهێنیت و لە ڕووکارەوە تابلێتەکەمان خاوەندارەتی لە ڕووکاری دۆگ OS P3.0 دەکات کە بنچی نەکراوە لەسەر ئەندرۆیدی 13 و لە بەشی پشتەوەدا خاوەندارەتی لە یەکدانە کامێرا دەکات کە بە ڕوونی 5 مگاپیکسلەوە لە بەشی پێشەوەشدا خاوەندارێتی لە کامێرای سلفی دەکات بە ڕوونی 2 مگاپیکسل. ئێستا ئەگەر بینە سەر نرخی ئەم تابلێتە بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بە گرنگی فەرمی کۆمپانیای BCI نرخەکەی 104,000 دیناری عێراقیە و لە 14 ڕۆژی یەکەمی تێکچوونی تابلێتەکە ئەوە ڕاستەخۆ تابلێتەکە دەگەڕێنیەوە بۆ کۆمپانیای BCI و تابلێتێکی نوێ دەدەنەوە لە 100 ڕۆژی یەکەمی کڕینی تابلێتەکە ئەگەر تابلێتەکە ڕوونماکەی بشتێت ئەوە بە خۆڕایی تابلێتەکە ڕوونماکەیت بۆ دەگۆڕن. ئەوەی بینیتان لە کارتۆن دەرێنانی بلاکڤیو تا 11 وایفای بوو هیوادارم بەدڵتان بێت. پێشەوەی بچینە باسکردنی گشت تایبەتمەندەکان وەرن هەندێک شتی تر هەیە با باسی بکەین ئینجا بچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکان. ئاگاداری ستیکەری کۆمپانیای BCI بن کە لەسەر کارتۆنی تابلێتەکە هەیە کە بریکاری فەرمی بەرهەمەکانی بلاکڤیوە بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان نابێوەتان لەبیر بچێت و هەروەها ئەم تابلێتەش 1 ساڵ گرنتی یاخۆ زمانی کۆمپانیای BCI لەگەڵا و هەروەها لە 14 ڕۆژی یەکەم کڕینی ئەم تابلێتە ئەگەر هەر کێشەیەکی هەبێت ئەوە تابلێتێکی ترت دەدەنێ و تابلێتەکەت بە تابلێتێکی نوێ بۆ دەگۆڕن و هەروە لە نێو کارتۆنی تابلێتەکەمان کەڤەرێکی پارێزگاری هەیە کە جێگەی دەستخۆشیە کە کەڤەرێک دانراوە لە نێو کارتۆنەکەی و هەروەها پارێزەرێکی ڕوونماشی لەگەڵ دانراوە بەڵام ئەم تابلێتیان شتێکی تری زیادە کە قەڵەمێکی بەکارهێنانیشی تێدا دانراوە و ئەم تابلێتەش بە هەمان شێوە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە با کارتۆنەکەی لەولاوەدا بنین و ئێستا باسی بکەین. لە ڕووی دیزاینەوە تابلێتەکەمان دیزاینێکی زۆر جوانی هەیە و هەروەها لە بەشی لای چەپی تابلێتەکەمان تەنها مایکێک بوونی هەیە و لە بەشی سەرەوەدا دوگمەی هەڵکردن و کوژانەوەمانەیە و هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی تابلێتەکەمان هەیە و خۆشبەختانە تابلێتەکەمان پشتگیر لە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات کە دەنگێکی زۆر خۆش و بێخەوشی هەیە و لە بەشی لای چەپی تابلێتەکەمان هیچ دەرچەیەک بوونی نییە و لە بەشی خوارەوەشدا دووبارە بڵندگۆیەک بوونی هەیە و دەرچەی بارگایکردنەوە شێوەی تایپسیمان هەیە و هەروەها دەرچەی میمۆری دەرەچیشمان هەیە کە دەتوانێت تاکو 1 تێرابایت بریگەکەی زیاد بکەیت و هەروەها دەرچەی AUXمان هەیە بە هیدفۆن جاک ناسراوە و تابلێتەکەمان لە ڕووی کێشەکەی 442 گرامە و لە ڕووی ئەستوریشەوە 7.6 ملیمە و تابلێتەکە لە ڕوونماوە خاوەندارەتی لە ڕوونماوێکی 10.36 ئینچ دەکات کە بە ڕوونی 2.4K و لە جۆری IPS LCD و تابلێتەکە توانای نوێبوونەوەی ڕوونماکەی 6 هرتزە و ئەو پەر ڕۆشنایی ڕوونمای تابلێتەکەمان لەبەر ڕۆژ دەکاتە 306 نیتس و لە ڕوونماوە لە بەش پێشەوەدا 182 ڕوونمای و هەروەها تابلێتەکەمان خۆشبەختانە پشتگیری لە 3 دۆخی ڕوونما دەکات کە دۆخی ڕیدینگ مۆدە و هەروەها دۆخی لایت مۆد و دۆخی دارک مۆد. ئەوە جێگەی خۆشحاڵەیە تابلێتەکەمان دەتوانی ڕوونماکەی بکەی بە دوو بەشەوە لە یەک کاتدا دوو کردداری جیاوازی پێ ئەنجام بدەیت و لە هەر هەمووی گرنگتر ئەوەیە کە تابلێتەکەمان ڕاستەخۆ هەر سێ ئەپی مایکرۆسۆفتی تێدا جێگیر کراوە کە ئەوانش ئەپەکانی وۆرد و ئەکسل و پاوەرپۆینتە و تابلێتەکەمان دۆخێکی گرنگی تێدایە کە دۆخی PC مۆدە دەتوانی وەکو کۆمپیوتەر بەکاری بهێنیت و دەتوانی ماوس و کیبۆردی دەرەچی
چشی لێ پێوەست بکەیت و وەکو کۆمپیوتەرێکی بچووکراوە بەکاری بهێنیت کە ئەمەش جێگەی دەستخۆشیە. لە ڕووی چارەسەرکەرەوە تابلێتەکەمان خاوەندارەتی لە چارەسەرکەری کۆمپانیای میدیاتێک دەکات کە MT8183 کە بناغەکراوە لەسەر 12 نانۆمەتر و هەروەها لە ڕووی بیرگەشەوە خاوەندارەتی لە بیرگەیەکی 256 گیگابایت دەکات لە جۆری UFS 2.1 و هەروەها دەتوانێت بیرگەکەی زیاد بکەیت تاکو 1 تێرابایت و لە ڕووی ڕامیشەوە خاوەندارەتی لە ڕامێکی 8 گیگابایت دەکات لە جۆری LPDDR4X و دەتوانێت 6 گیگابایت ڕام لە ڕێگەی سۆفتوێرەکەیەوە زیاد بکەیت بەمەش دەبێتە 14 گیگابایت ڕام. لە ڕووی پاتریشەوە تابلێتەکەمان خاوەندارەتی لە پاتریکی قەبارە گەورە دەکات کە قەبارەکەی 8380 ملی ئەمپێرە بە توانای بارگایەبوونەوەی 8 وات کە بە یەکجار بارگاویکردنەوە دەتوانیت تاکو 20 کاتژمێر لە ڕۆژەکەدا بە تەواوی بەکاری بهێنیت. هەرچی دەربارە ڕووکاری تابلێتەکەی خاوەندارەتی لە ڕووکاری دۆگۆسی P3.0 دەکات کە بنچی نەکراوە لەسەر ئەندرۆیدی 13. لە ڕووی کامێراوە خاوەندارەتی لە کامێرایکی سلفی دەکات تابلێتەکەمان بە ڕوونی 16 مگاپیکسل بە قەبارەی هەستەوەری 1 مایکرۆمەتر. لە ڕووی کامێرای دواوەش خاوەندارەتی لە کامێرایکی 16 مگاپیکسل دەکات بە هەستەوەری ئایزۆسێل لە جۆری 3P8 و بە ڕێژەی 125 لەنەوەی پێشخۆی لە چاو وێنەگرتنەوە ڕووناکتر کراوە و هەروەها لە ڕووی گرتە ڤیدیۆوە تابلێتەکەمان دەتوانێت گرتە ڤیدیۆ تۆمار بکات بە ڕوونی 1080p و 6 فریم لە چرکەیەکدا. هەرچی دەربارەی نرخی ئەم تابلێتەیە نرخی ئەم تابلێتەمان بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان 240,000 دیناری عێراقی بە گرنتی فەرمی کۆمپانیای BCI و گرنتی 1 ساڵی لەگەڵە و لە 14 ڕۆژی یەکەمی تێکچوونی تابلێتەکە ئەوە تابلێتەکە بە خۆڕایی بۆ دەگۆڕن و تابلێتێکی نوێ دەدەنەوە. ئەمەی باسمان کرد گشت تایبەتمەندەکانی ئەم دوو تابلێتە بوو و هیچی تر نەماوە باسی بکەین و سەبسکرایبی چناڵەکەی ئێمەتان لەبیر نەچێت و لایک و شێری ڤیدیۆکانیش بکەن بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئەگەنامە چناڵەکەمان بۆی خۆشەویست بگات. تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.